ئەزانی خوای گەورە هەرچێکی کرد بێ هەر ئەوەیە قەدەرەکەی ئەتوانی چاکیکەی بڵێ ئەتوانی بیگۆڕی بڵێ ئەتوانی چاکسازیکەی بڵێ ئەتوانی دەستێ لەم چاکەیە هەبێ بڵێ دەی بێدەنگ مەبە وەرە پێش دەست درێژکە داوا بکە بۆ خوا بژی هەوڵ بە مەچۆرە ژێرباری غەم ئیبن قەییم قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ هەر کەسێک غەممەکانی هەر کەسێ غەممەکانی بکا بە یەک غەم ئەویش ڕازیکردنی خوا بێ یەک غەم بڵێ خوایە من لە ژیانە یەک غەمم هەیە تۆم لێ ڕازی بی و هیچی تر ئەفەرمێ خوای گەورە باری شانی لەسەر هەڵەگرێ ئیشەکانی بۆ ئەکا نایەڵێ یەک غەمی تر توش بێ تاقیتان کردوێتەوە چەند کەس تاقی کردوێتەوە دەست بەرز کاتەوە دەست خۆش بەداخەوە هەمومان تاقیمان نەکردوێتەوە خوای گەورە زمانێکی پارا و زاکر ئەیاتێ دڵێکی ئیماندار و دڵنیای ئەیاتێ جواری حیاتی ئەڵێ هەر خوای گەورە مەلایکەت و بۆ عیبادەت دروستی کردووە بەڵام هەر کەسێک هەموو هەوڵ و ماندووبوونەکەی بۆ دنیا بێ اینجا خوای گەورە بارەکەی دنیا هەمیە بەکۆڵیە اینجا ئەم شانەی دایما ئەڵێ دایما شانم لێنێشە دایما ئەمانەم قورس نازانم چییە ئەخە تۆ کوڕم هەموو دنیا بیاوە بە کۆڵتان چۆن قورس نییە جا بارەکەش ئەوەی تر قورس بووە اینجا چی شێڕازیەکە قوربانە بم ئەگەر چووی لەگەڵ فڵان کەسا دانیشتنتان هەبوو یان چوون بۆ باخەکەی یان بینی و یان ئینشەڵا دەوام شەمە دەستی پێکرد خوا ئەم ئەرز و حاڵەی تەقدیم کە خوا باسێکی منی بۆ بکە ها یوسف وتی ئوذکورنی عیند ڕەبیک ها بە پیاوەکەی وتی لای مەلیکەکە باسم کە و بەڵکو منی بیر بێتەوە خوای گەورە فەرمێ فەئەنساه الشەیطان ذیکر ڕەبیه فەلەبیث فی السجن چەند بضع سنین حەوت دانە ساڵ لە سجنا مایەوە بۆ ئێستا لەم کاتەیە فەئەنساه الشەیطان ذیکر چی ذیکر ڕەبیه یوسف یان پیاوەکە هەردووکیان ئەم بینی چوو لای مەلیکەکە باسی کا بڵێ پیاوێک لە سجنا گیراوە زوڵمی لێ کراوە گوناحە بۆچی ئاوا تەوقیفتان کردووە ئەزانی یوسف حکم نەدرابوو تەوقیف بوو بەچییە من ئێستا لە کاتی نوێژەکەی دیقەتی ئاەتەکانم ما خوای گەورە فەرمێ ثم بدا لهم من بعد ما رأوا الآيات ليسجننه حتى حين کەواتە ئەوەی سجنەکەی یوسف تایە بۆ تەوقیف بووە بۆیە خەڵک کە لێوە هاتووەیەکێکیان چوون بۆ عیدام و یەکێکیان بەربووە چونکە سجنێک نەبووە کە خەڵکیانی شەجێ بێ بەس گرتویانە بۆی کە یوسف دەمداخە هیچی تر جا سجنی دەمداخستنیش هەیە پیاوی ساوانێکی نێ بەس بۆی کە دەم نەکاتەوە و دەنگی نەگاتە خەڵکی ئەیگرن لەبەرەوە یوسف کە فەرمێت لای خواکەت باسم کە ئەمیش بیرێچێتەوە بەڵێ بەڕێز دەکەم هەر کاتێک ئەم ئیشە لە خوا دەرچوو پەناکەت قسەکەت عەریزەکەت بۆ کەسێکی تر تەقدیم کرد بارەکە بەسەر شانی خۆتەوەیە اینجا ئەڵێ ئینسان کەوای لێ دێ بارەکە دێ بە شانی خۆیە خوای گەورە پەنامان با دیارە یوسف وانە بووە بەس دیارە زەلەیەکی لیسان بۆ خوای گەورە بەخشیوێتی اینجا کۆڵی دنیا درێ بە کۆڵی خۆیە اینجا خۆشەویستی بۆ سەرکردە و گەورەکانی خۆی زۆرە بێ اینجا محاولەکە ئەوان ڕازیکە اینجا ورگی پڕەکە لە هەوا و ئیبن قەییمە فەرمێ وەکو کوورەیەکە تێ ئەتێوێ هەواکەی ئاگرەکەی خۆشکەی ئەها شتێک ئاوا دەستی پیانەی وەکو باڵۆنە و پاڵ بە هەواکەوانی بۆی کە ئاگرەکە سوور بێتەوە سکی پڕەکە لە هەوا ئاگرەکە خۆشەکە ئەڵێ قوربان جان تۆ لە من ڕازیت ئیشەکانم باشە هیچ گلەی و لێم نییە ئەی تەرفیع و عەلاوەکەی کەم و کەی بۆ بەستی ئەی شەڵا کەی یەم بە خزمەتی خۆ ئەی شەڵا کەی هەموو هەوڵێ بێ بە ڕازیکردنی خەڵک مێشکی تەنها بەوەیە تەقیەکەم گەیشت ئیشەکان بینی باسی منی کرد خوا لە دانچسەکەی ئابزانم کەسە چەند ماندووە چەند قوڕ بەسەرە چەند بە دوای دنیای ڕاکە بەڵام هەر کەسێک ماندووبوونەکەی کرد بە یەک ماندوو بوون ڕەزامەندەکەی کرد بە ڕەزامەندی خواتەوە بۆ خۆی حەسێتەوە